پەیام لە سندوقی ڕەشدا وردەکاری دەستگیرکردن و دۆسیەکانی گەندەڵی ئەو ژنە ئاشکرا دەکات کە زیاتر لە 1 ملیار دۆلار زیانی لە دارایی عێراق داوە. دواتر بەرەو ئیمارات ڕای کرد. ئەو ژنەش حەمدیە جافە. حەمدیە جاف کێیە؟ حەمدیە مەحموود فەرەج ژنێکی کوردە. ساڵانێکی زۆر لە کەرتی بانکی عێراق کاری کردووە. لە ساڵی 2011 لەلایەن نووری مالیکی سەرۆک وەزیرانی ئەو کاتەی عێراق وەک بەڕێوەبەری گشتی بانکی بازرگانی عێراق دانرا. دوای 4 ساڵ مانەوەی لە پۆستەکەیدا بەهۆی گەندەڵی لە ساڵی 2016 لەلایەن حەیدەر عەبادی لە پۆستەکەی دوور خرایەوە و بەرەو ئیمارات هەڵهات. لە ساڵی 2020دا دادگا بە تاوانی زیانگەیاندن بە دارایی گشتی ماوەی 7 ساڵ زیندانی بەسەردا سەپاند. دواتریش لە ساڵی 2021 دادگای کەرخی بەغدا بەبێ ئامادەبوونی خۆی بە 5 ساڵ زیندانی سزایدا و بڕیاریدا بە دەست بەسەراگرتنی مڵک و ماڵی گوازراوە و نەگوازراوەی. حەمدیە جاف نزیک بووە لە دەسەڵاتدارانی هەرێم بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان. حەمدیە 17 دۆسیەی گەندەڵی لەسەرە. ڕۆژی 9 شوباط لەگەڵ وادەی سەردانەکەی محەممەد شیع سوودانی بۆ ئیمارات دەستگیر کرا. حەمدیە جاف زیانی زیاتر لە 1 ملیار دۆلاری لە دارایی عێراق داوە. بەپێی ئاماری دەستەی نەزاهی عێراق حەمدیە جاف 17 دۆسیەی یاسایی لەسرە و زیاتر لە 1,100 ملیۆن دۆلار زیانی بە دارایی گشتی گەیاندووە. گەندەڵیکردن بۆ کچ و کوڕەکەی. بەپێی بەڵگەنامەکانی دادگا حەمدیە جاف لە بەرامبەر پێدانی قەرزی بانکی بە کۆمپانیایەک گرێبەستێکی بازرگانی بە بەهای 28 ملیۆن دۆلار بۆ کوڕەکەی وەرگرتووە و کردوێتی بەهاوبەش لەگەڵ کۆمپانیای عەتار لە گرێبەستی هاوردەکردنی شەکر بۆ وەزارەتی بازرگانی عێراق. هەروەها حەمدیە جاف پێگەکەی خۆی بەکارهێناوە بۆ دامەزراندنی کچەکەی لە بانکی GP مۆرگانی ئەمریکی لە دووبەی بە موچەی ساڵانەی 1 ملیۆن دۆلار. کڕینی مڵکێک لە سلێمانی بە 15 ملیۆن دۆلار. یەکێکی دیکە لە گەندەڵیەکانی حەمدیە جاف کڕینی مڵکێکە لە سلێمانی بە 15 ملیۆن دۆلار بە پاساوی بینە بۆ بانکی بازرگانی عێراق. مڵکەکە پێگاتووە لە باڵەخانەیەک 127 ژوور و 55 شوقە و ڕێستۆرانتێک و 4 دووکانی بازرگانی. لە خولی پێشووتری پەرلەمانی عێراق لیژنەیەک کە 3 پەرلەمانتاری کوردیش تێیدا بوون لێکۆڵینەوەیان لە دۆسیەکە کرد. بەپێی لێکۆڵینەوەکان ئەو مڵکەی حەمدیە جاف بە 15 ملیۆن دۆلار کڕیوێتی، ئەو کات 10 ملیۆن دۆلاریشی نەکردووە. پێدانی 40 ملیۆن دۆلار بە قەرز بە بانکێک بەبێ زەمانەت. بەپێی دەستەی نەزاهی عێراق حەمدیە جاف لە ساڵی 2014 قەرزێکی 40 ملیۆن دۆلاری بە بانکێک داوە بەبێ هەبوونی گەرنتی و زەمانەت و پێش تەواوبوونی مامەڵەی قەرز. بەمەش زیانێکی گەورەی لە دارایی گشتی داوە و لەسەر ئەم دۆسیەیە دادگای کەرخ بە غیابی سزای 5 ساڵ زیندانیکردنی بەسەردا سەپاند. گەندەڵی حەمدیە جاف لە سەردەمی بەعزدا. بەپێی میدیای عێراقیەکان حەمدیە جاف لە سەردەمی بەعز لە بانکی ڕافیدەین کاری کردووە و دواتریش بەهۆی ئاشکرابوونی دۆسیەی گەندەڵی ڕۆشتۆتە دەرەوەی وڵات. دوای کەوتنی بەعز جارێکی دیکە گەڕایەوە بانکی ڕافیدەین. لەو سەروبەندەش کە بانکی ڕافیدەین دراوی کۆنی چاپی سویسری بە دراوی نوێی عێراقی چاپی بریمەر گۆڕیوەتەوە، حەمدیە جاف تۆمەتبار کراوە بە گۆڕینەوەی دیناری ساختەی عێراق بە دیناری چاپی نوێ. چۆن حەمدیە جاف دەستگیر کرا؟ پێش سەردانەکەی بۆ ئیمارات
محەممەد شیع سوودانی بە فەرمی داوای لە دەسەڵاتدارانی ئیمارات کردبوو حەمدیە جاف ڕادستی عراق بکەنەوە. ڕۆژی 9 شوباط لەگەڵ وادی سەردانەکەی سوودانی حەمدیە جاف لەلایەن هێزامیەکانی ئیمارات دەستگیر کرا. دەستگیرکردنی حەمدیە جاف کە ماوەی 8 ساڵە بۆ ئیمارات هەڵاتووە لە کاتێکدایە دەستەی نەزاهی عراق ڕای گەیاندووە لە ماوەی ڕابردوودا 17 داواکاری ڕادستکردنەوەیان بۆ داواکاری گشتی عراق ناردووە بە مەبەستی ناردنی بۆ ئیمارات بۆ گەڕانەوەی حەمدیە جاف لە ڕێگەی دیپلۆماسیەوە.